پێویستە سەرۆکی حکوومەت خۆی بێتە سەرخەت ئەم 116 کەسەی کە لە ئیداری سۆران نێردراونەتەوە ماڵەوە موچەیان بۆ بگەڕێنرێتەوە. ئەمە بە فەقیری بەداماوی بەو پەڕی سەرما و گەرمە ئیش ناکردی ئێستاش بڵێن بڕۆنەوە ماڵی خۆ. بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ لە ناحیە قەسری دەبەری باڵەکایەتیم دیارە ماوەی 3 ڕۆژە 116 کارمەندی کۆمپانیای پاککەرەوە لە تەواوی سنووری ئیدارەی سۆران نێردراونەتەوە ماڵەوە. کۆمپانیا گرێبەستی لەگەڵ کۆتایی پێهێناون. لە ئێستادا لە ناحیە قەسری دەبەری باڵەکایەتی گربوونەوەیەک هەیە بەشێک لە چالاکوانان و هاوڵاتیانی ناحیە قەسرەوە کە بینن لە دیمەنەکان لە ئێستادا گربوونەتەوە داوای مافی ئەم کرێکارانە ئەکەن. دیارە لە ناحیە قەسرێ 5 کرێکار نێردراونەتەوە ماڵەوە بێکار بوون. دیارەمانە هیچ کارێکی تریان نییە جگە لەو موچەی کەوا هەیان بوو. ئەگەرچی لە 13 مانگی 2026 بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران کەوا واژۆی سەرۆکی دیوان و مێسەباحی بەسەرەوەیە بڕیاردراوە هەر کارمەندێکی کۆمپانیاکانی پاککەرەوە نابێت لە 450,000 دینار کەمتریان پێ بدرێ موچە بۆ 8 کاتژمێر کارکردن. بەڵام ئەبینین لە جیاتی زیادکردنی موچە بەشێک لە کارمەندان کە ژمارەیان 116 کەسە لە سنووری ئیدارەی سۆران نێردراونەتەوە لە ناحیە قەسرێش کە 5 کەسن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمە لای ئەم کارمەندانە. سڵاوتان لێبێتن هۆکاری ناردنەوە ماڵەوەتان چییە بۆ نێردراونەتەوە ماڵەوە؟ وەڵی ناردنیانەوە ماڵە گوتیان ئەنگوا دەرکراینە و حملەکان حەلە ساز زیاد بن حەلە ساز حملە قەسری زیاد بن بەچی بەعەکسەوە زۆر زیادە. وەڵی هیچ زیاد نییە حملە لە قەسری زیادە. ئێستایی دیکە بەخوا دەبی هەتا شەوانە ئیشی بکەن ئەگەمە دەرکراینە تا ئێستا. ڕۆژانە چەند کاتژمێر کارتانە کردووە بژێوی ژیانتان لەسەر چیەوە؟ وەڵی هێزا بژێوی ژیان نەمە لەسەرە و شارەوانیە و ساحب ماڵ و منداڵین. چەند ساڵە کارەکەن لە کۆمپانیا؟ وەڵی ئەمە نێزیکەی هەندێک 11 ساڵە هەندێکی 14 ساڵە. زۆر سپاس دەکەم. تیر و پشکتان بۆ کراوە باسەکەن هۆکار چێ بۆ تیر و پشکتان بۆ کراوە بۆ ناردنەوە ماڵەوە؟ تقریبا ئەو 2 مانگە بەو ئیشەی وێنە بە بیانەوەی کە عمەلە زیادە. ئەمەش پێش ئەو 2 مانگەی گوتیان کاکە 2 عمەلە زیادە. ئەمە 2 عمەلەمان لە سەحیسابی بەرکەی خۆمان پارەماندا 2 عمەلیان بڵخۆ دەرەکرد بەس گوتممان با 2 عمەلە مستەفید بن لەو پارەی بەس با دەرنەکرێن. ئێستاش ئەڵێن 5 عمەلی زیادن. یعنی قبوڵیەتی تێدانیە بەو زستانەی بەو سەرمایەی بە تایبەتی بە نەبوونی بە فەقیری هیچ کەسێک ئەوی شەی ناکە ئەگەر فەقیر نەبی. هەمووتان نەبوونین خێزاندان؟ بەڵێ هەمومان زۆربەی خاوەن خێزانین زۆربەی هەیە 4 منداڵی هەیە بەخۆ منداڵێکمە هەیە. یعنی ئینسانیەت مرۆڤایەتیت یعنی کو هەستت نەزوڵە کەسەکیۆچی من بێتە سەجادەی داوای 300,000 بکە. 300,000 بوو؟ 300,000 خۆ دنیا پارێکن لەوانە داوا نەکردێ کاکە پاش 14 ساڵ خزمەت یعنی تو بێی بەو شێوەیەی حەقی من بدەی وەڵامی من بدەوە. یعنی قوڵیەتی تێدانیە بەڕاستی ئەمە بە فەقیری بەداماوی بەو پەڕی سەرما و گەرمە ئیش ناکردی ئێستاش بڵێن بڕۆنەوە ماڵی خۆ. بەڕاستی قەدرەشی زۆر گەورەیە. هیوادارم لایەنی پەیوەندیدار بە ئیشی خۆی هەستی هیچ داواکاریەکی گەورە نییە. داواکاری مە گسکەترین داواکاری ئەوەیە کە بچینەوە سەری ئیشی خۆمان و تەواو ئەوانەش هەموو فەقیرن. ئەگە فەقیر نەبی کەسەوی شەی ناکا بەڕاستی دەست و چاوتان خۆشبی. زۆر سپاس. پێویستە سەرۆکی حکوومەت خۆی بێتە سەرخەت ئەم 116 کەسەی کە لە ئیداری سۆران نێردراونەتەوە ماڵەوە موچەیان بۆ بگەڕێنرێتەوە لە جیاتەوەی موچەیان کە بۆ زیاد بکرێت کە بڕیاروا بوو لە 450,000 دینار کەمتر نەبێت پێویستە موچیان بۆ زیاد بکرێەوە بگەڕێنرێنەوە. من هاوڵاتیشترم لەگەڵە بێت وەکو چالاکوان کە ئەمڕۆ پشتگیری ئەم هاوڵاتیانە ئەم بڵین پاککەرەوانە ئەەکەن. ئێوە چی ئەەکەن گربوونەوەکەتان بۆ چیە و لەگەڵ شوێ هەوڵەدان قسە بکەن؟ بەڵێ بەڕاستینە حەقێکی گەورەیە بەرامبەر مافی ئەو ژینگە پارێزان ناکرێ. تا ئێستا ئەوانە پارێزگاریان لە ژینگە و تەندروستی ئێمە کردێ ناکرێت لە ئێستادا بیان نێرنەوە ماڵێنان بڕاویان بکەن. حکوومەت کە بڕیارێکی دەرکردێ پێویستە دیراسی کرد بە پێویستە پێشتر لە بەرچاوی گرپایە ناکرێت لە سەرسابی ئەو کارمەندە بەڕێزانە معاشی ئەوانی دیکە زیاد بکرێ. پێویستە ئەوانش بگەڕێنەوە سەردەوام و ئیشکاری خۆیانەمە پاڵ پشتیان نەکەین بە هەموو شێوێک لە پشتیانە.
پارەی ئەوانەی تر لەسەر حسابی ئەوانە زیاد کراوەکە نێرێنەوە ماڵەوە بەڵێ کۆمپانیا گوتیتی ئەمە کارمەندمان زۆرە پێمان دەرناچی بۆ بودجەیە کە بۆمان دانرایە لێ بەنیازن ئەو کارمەندانە ئەو بڕە یان 5 کەسندانە کە بیان نێرنەوە ماڵێ لەسەر حسابی ئەوانە معاشیەوانی دیکە زیاد بکەن ئەو ناحیەکی گەورەیە بەڕاستی بەرامبەر مافی ئەوان ناکرێت پێویستە بە زووترین کات حەقیان لەو بگەڕێتەوە. ئێستا ئێوە بە تەمای چین ئەسنە کوێ دەنجی ئەوانە بگەێنن وڵا ئەمە بەنیازیم بچینە یەکەی داری ئێرە لای مدیر نەحیا و هەروەها کۆمپانیا و کۆمپانیاکە بەرپرسە لە پاکردنەوەی زبل و خاشاشی ئەو ناحیە ئەچیم بە دوواداچوونەکەی لە ماف و لۆ جێڕانەوەی مافی ئەو بەڕێزان. زۆر سپاس کارمەندانی ژینگە پارێز بڵین مافخراوترین چینن کە موچەیەکی کەمیان پێدرێ کارێکی قڕسیان پێکرێ گەر ئەوان نەبن شار و شارۆچکەکان لە تەواوی ئیدارەی سۆران و لە هەرێمی کوردستان بەژێر زبڵ و خاشاکەکەون بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە تا ئێستا مافی ئەم کرێکارانە وەکو پێویست بدات جگەلەوەی کە مافیان نادرێ و موچەی پێویستیان نادرێ بۆ بژێوی ژیانیان ئەبینی بەو شێوەیەش بەشێکیان ئەرێنێنەوە ماڵەوە پێویستە چارەسەری گرفتەکانیان بکرێ نەنێردێنەوە موچیان بۆ زیاد بکرێ بۆ ئەوی بە مافەکانی خۆیان بگەن بەڵێ من ئەگەڕێمەوە لای ئێوە.